سڵاوتان لێبێ من چاوانم تەمەنم 24 ساڵە لە دایک بوو شاری سلێمانیم ئەمەوێ بڵێم ئێمە تاکێمانەوێت لە بازنەیەکە سوڕێنەوە کە بریتە لە کۆمەڵگا و نەرید و عیبە تاکێمانەوە بەرامبەر توانەکانی ئافرەت بەرامبەر خولیاکانی ئافرەت بۆستینەوە من مناڵ بووم باوکم کە خەریکی سیارەکە بوو زۆر حەزمە کرد سێریکەم حەزمە گشتی لێ فێر بووم کە پەنچەرێک کرد دایمە سێرمە کرد شەوان کە خەوتم حەزمە کرد بەیانی بێت بۆی بچم ئیش بە سیارەکەی بکەم بۆنیتەکەم هەڵەیەوە شیشی ڕۆنەکەم ڕاکێشا سێرمە کرد ئەمانە هیچیم نازانی بەس حەزێک بوو لە دوای گەورە بوونیش ئەو حەزە هەر لە منە هەبوو بەڵام قانونەکەەوە بوو کە منە بێ بخوێنم ئەبێ دەرەجەیەک بێنم یانە بێ بم بە مهندیسیانە بم بە دکتۆر یان لە مۆزەفێک بم لە دایرەیەکە معاش وەرگرم خوێندنم تەواو کرد چوومە زانکۆ بەشی ژمێریاری لە دووەم ساڵی زانکۆ من ژیانی هاوسەرگیریم پێکێنا و لە چوارەم ساڵی زانکۆ بوو کە زانی من خەریکا بم بە دایک ئەو هەستە بۆ من زۆر ناخۆش بوو یعنی هەستمەگەر ناتوانم لە کاتێکا خوێندنیش بکەم و دایکیش بم لەسەر ئەو بارە اقتصادیە قورسێکە هەو بەسەر کوردستانە من مەجبور بووم کە ئیش بکەم بەڵام لەو کاتەیە بەداخەوە هیچ کەسێک ئامادە نەبوو ئیش بابە من چکە ئەیانوت تۆ بڕۆ ماڵەوە ئیسراحەت کە باشترە هەم لەبەر کاتەکەم هەم لەبەر وەزعی خۆم ئەوە بۆ من زۆر ناخۆش بوو چواردەورەکەم دایمە ئەو قسەیانەکران و لە دوای خوێندن ئەبێ بڕۆی لە ماڵەوە دابنیشی چونکە ئیش نییە دامەزراندن نییە هەمووی قەلەقی بوو هەمووی منی تووشی مەلەلە کرد بەڕاستی یعنی وام لێ هاتبوو حەزم لە خوێندنیش نەما بوو ڕقم لە خۆم بوو کە ئافرەتم هەستمە کرد ئینسانێکی زۆر بێدەسەڵاتم دایمە نەموت ئەگەر کوڕ بوومایە لاوانێ بمتوانێت شتێک بکەم بەڵام تازە ئەوە ناکرێ لە دوای فترەیەکی کەم پێیان وتم بۆ ئیشەکە حەزی خۆم و پێچەوانەی حەزی کۆمەڵگاکە و چواردەورەکەشم بوو لە سنتەرێکی چاکردنی سیارە بوو لە مەنتیقە سناعیکە ئەو شوێنەکەش و ئیشەکەش هەم تایبەتە بە پیاو لەوەتی هەبوو ئیشە هەر بۆ پیاو بووە دەستم کرد بە ئیش خۆم بیرم لێ نەکردەوە کە بچەمبی کەمیانێکم چکەوە حەزی خۆم بوو تاکید بووم کە ئەچم لە دوای کە قەنەعاتم بە عایلەکەم کرد من چوم دەستم کرد بە ئیش لەسەر ئەوشەو خۆشم زۆرە ترسام من چی بکەم لەناو ئەم هەموو پیاوەیە لەکوێوە دەست پێ بکەم خەڵک لێرە من ببینێ چیم پێڵە دەستم کرد بە ئیش ڕۆژ بە ڕۆژ شتی باشتر فێرە بووم یعنی وام کرد بوو لەگەڵ ستافەکە وەکو خێزانێک ئیشمانە کرد بەڵام بیرکردنەوەکانی منیش یعنی ڕۆژ بە ڕۆژ ئەو شتانەمە بینی ئەو ڕخنانەمە بینی ڕخنەی ڕوخێنەر کە بەرامبەر منە بوونەوە ئەو قسە ناخۆشانە کە نەک هەر بۆ من بۆ ساحب ئیشەکەشم ئاهاتم پیانۆ کوڕێک نەبوو لە یادای بنی بۆچی کچێک باسم ئای شوێنەکەت نەشکێ ئەم شوێنە بۆ ئافرەت نابێ بەڵام من لەبری ئەوەی واز بێنم لەبری ئەوەی کە بڕوخێم قەرارم ما کە من ئەو بیرکردنەوە ئەو عەقلێتە بگۆڕم بەڕاستی وا نیشان بم کە ئافرەتیش ئەتیادێ لەو شوێنانەیە ئیش بکە و زۆر سپاسی ساحب ئیشەکەش مەگەم کە ئەوانیش زۆر پشتگیریان کردم هاوکارەکانم کە دایمەن لە سەر ئەو هەموو ڕەخنانەوە پشتی منیانە گر زیاتر فێریانە کردم من ئیشم کرد ئێستا بۆ ماوەی 3 ساڵە لەو شوێنە ئیشەکەم و زۆر سپاسی خێزانەکەم و هاوسەرەکەش مەکەم کە ئەوانیش بەشێکن لەو یعنی پاڵنەرێکن باشن بۆ ئەوی کە من هەر بەردەوام بم ئیشەکەی خۆم زۆر زۆر خۆشەوە و شانازی بە خۆمەوەگەم کە ئەو ڕێچکەیەم شکاندووە ئافرەت توانای ئافرەت کەم بکەمەوە یعنی خەڵکم تێگەیاندووە کە ئەو شتە ئەتیادیە منیش ئەتوانم وەکو پیاوێک ئیش بکەم یعنی ئافرەتم وا لێ کردووە ئەتیادی بێ بەلایەوە بێتە ئەو شوێنەوە خۆی سێرفسی سیارەکەی بکەوەک لەوەی بیا بە باوک و براکەی وام لە هەنێک ئافرەت کردووە کە بتوان بێنە ئەو بوارەوە ئێستا ئەوانیش حەزەکەن ئەو ئارەزویان هەیە من لەو شتەیە زۆر شانازی بە خۆمەوەکەم و هەموو ئەو کەسانەشی کە ڕەخنەیان لێگرتم ئێسێن دەستخۆشیم لێەکەن زیاتر هانمێن پاڵپشت من بۆ ئەو شتە ئەڵێن دەستخۆش ئیشێکی باشە کردووە بەردەوام بە ئێستا من ئیشەکەم خوێندنەکەشم تەواو کرد ساحبی خێزان و کچێکی بچووکی جوانیشم یعنی ئەوانە هیچی ڕێگر نەبووە کە من واز لە ئیشەکەم بێنم کامانە بیانوێکە بۆ ئافرەت ئەگەر بچێتە ژیانی هاوسەری ئیتر واز لە هەموو شتێگەێنێ و هەموو ژیانی خۆی ئەبەستێتەوە بەوە کە ئیتر ئەو بەشێکی ناڵم بچووکە بەڵام بەشێکی کەمە لە حیاتی تۆ توانای تۆ زۆر زۆر لەوە زیاترە
هەوڵم ماوە من وەکو خۆم فرێ هەموو ئەوانە بکەوم بعضێ کەس پێم بەڵێن مناڵەکەت گوناحە بۆچی بەجێ هێشتۆ بۆچی ئیشەکەی بەڵام من بگرە باشترین پەروەردەی مناڵەکەش مەکەم لەگەڵ ئیشەکەشما لە کۆتاییە بە هەموو کۆمەلگاکە مەڵێم بەسە عیبە شتێک نییە کە بەس ئەوترێت ئەگینا هیچ شتێک عیبە نییە لە توانەکانی ئافرەت کەم مەکەنەوە مەچنە بەردەم خولیاکانی ئافرەت هانیان بن لەگەڵیانە بن پشتیان بگرن و دڵنیام ئەگەر وا بکەن شتیوە ئەبین یعنی ئیشیوە ئەبین کە ئافرەتێکە ئەو بیرکردنەوەانە هەمووی ئەگۆڕێکە تا ئێستا هەبووە و ئەمێ ئەوەش بڵێم ئایا ئەو ئیشەی کە من ئێستا ئەیکەم عیبەیە لە ڕاستیە عیبە یان ئەگەر ڕۆژە لە ڕۆژان من سنتەرێک بکەمەوانێ هەموو کارمەندەکانی ئافرەت بن من ئەو جیاوازیە دانانم کە بەس ئەبێ ئافرەت بێن سەردانم بکەن با پیاویش بێت شتێکی خراپە ئەگەر ئافرەت بە حوڕیەت بێت دانیشێ سیارەکەی سێرڤسکە یان هەموو ئەو کارمەندانە ئافرەت بن هیچ شتێکی خراپ و عیبیتیان نابینم زۆر قەناعەتم وایە کە ڕۆژێک لە ڕۆژان ئێمە شوامان لێ کە ئەو شتانە زۆر ئاساییە بێتەوە و زۆر سپاس بۆ ئێوە و زۆر سپاس بۆ جامعە ئەمریکی کە ئەم دەرفەتیان نەبە من لێرە قسە بکەم دەستان خۆش بە زۆر سپاس